بیسەرانی عزیزی ڕوودا و سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سەلام سعدیم لە ئاڵلقەی دووەمی پۆدکاستی 100 ساڵ عێراق دێمەوە خزمەتتان. پۆدکاستی 100 ساڵ عێراق تەرخانە بۆ پێداچوونەوە و تاتوێکردنی وێزگە گرنگەکانی مێژووی سیاسی دەوڵەتی عێراق لە ماوەی 100 سەدەی ڕابردوودا و ئامانجیش لەم پۆدکاستە بەسەرکردنەوە و بەبیرهێنانەوەی ڕێچکەی پەرسەندنی ململانێ و کێشە و قەیرانە سیاسیەکانی عێراق لە ماوەی ئەم 100 ساڵە. بە بیرتان دێنمەوە کە هاوکاری من لەم پۆدکاستەدا پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد حەمەدەمین پسپۆڕی مێژووی نوێ و هاوچەرخی عێراقە کە ئێستا مامۆستایە لە زانکۆی سەلاحەدین. دکتۆر بەخێراتی. زۆر سپاس کاکسەر. دکتۆر لە ئەڵلقەی پێشوودا بە شێوەیەکی گشتی باسی ڕۆژگاری پاش جەنگی یەکەمی جیهانی و سەرلەنوێدا بەشکردنەوەی ناوچەکە و سەرهەڵدانی بیرۆکەی دامەزرانی دەوڵەتێکمان کرد کە ئیدی بە عێراق ناسرە. ئەم دەوڵەتە لە شکڵدا دەوڵەتێکە لەسەر مۆدێلی بەریتانی کە پادشاه هەیە و ئەنجومەنی نوێنەران هەیە و لەولاشەوە کابینەی حکوومەت هەیە و دەستا و دەستی دەسەڵات هەیە و ئۆپۆزیسیۆن هەیە تا دوایی. بەڵام ئەم دەوڵەتە لە ناوەڕۆکدا هەر دەوڵەتێکی مەرکەزیە بە پێچەوانەی بەریتانیا کە فیدراڵی. هیچ تەرحێکی وا هەبوو لەو سەردەمەکە عێراق ببێتە هەرێمی فیدراڵی؟ ڕاستە بریتانیەکان هاتن بۆ ئەو ناوچەیە ئەوڵیاندا نموزەجێک چی باش پێشکەش بکەن بۆ ئەوی بتوانن سەرنجی ئەنی گەلانی ناوچەکە بە ئاراستە و بەرژەوەندی سیاسەکانی خۆیان ڕابچێشن. بەڵام لە واقعیشدا بە دیوێکی دیکە ئەوان باش بیرۆکەی تایبەتمەندیەکانی کۆمەلگای عراقیان خوێند بۆ و لەوە حاڵی ببوون کە ئەم مەسەرەی دیموکراتیت و فیدرالی و کۆمەڵێک شتی لەم شێوە بابەتەی کە هەیە کە ڕەنگە بۆ زەمەنی ئێستا زیاتر قسەی لەسەر بکرێ بۆ ئەو سەردەم پێیان وابوو کە عراقیەکان لە ئاست ئەو بابەتتەنین یان لە ئاست جێبەجێکردنیان بەرپرسیارەتەنین زیاتر تەرکیزیان کردە سەر مەسەلەیە کە سیستەمێکی پاشایەتی هەیە و لە مەرکەزەوە ئاراستەی بڵێن ناوچەکانی دیکەی عراق دەکرێت لە بیریشمان نەچی لە سەرەتای دامەزرانی سیستەمی پاشایەتی لە عراقدا لەگەڵ تازەسرنانی پاشایەتی لە عراقدا هێشتا کێشێکی زیندوو بەرۆکی عراق و سیاسەتی بەریتانیا و وەرژەوەندەکانی بەریتانیا لە ناوچەکەدا بوو بۆ ئەو کێشەی ویلایەتی مووسڵ بوو تا یەکلا نەبوونەوەی ناوچەکانی باشووری کوردستانی ئێستا بوو بەوەی کە ئایا دەبێت بە بەشێک لە عراق یاخود ئەوەی کە تورکیای کەمالی داوای دەکردەوە دەگەڕێتەوە سەر تورکیا. ئەم کێشەیە وجودی ما بوو تا ساڵی 1926. بەز من لەمەوێت لەسەرمە هەندێک زۆرتر مناقەشە بکەین. ئەوەی جەنابە دەڵێ ڕاستە، بەڵام هاوکات تۆ بینیم پەرلەمانیان دامەزراندووە و ئەحزاب هەبووە، ئۆپۆزیسیۆن هەبووە، مەسەڵەن وەختی موحسین سعدون لە دەسەڵات بووە، یاسین الهاشمی ئۆپۆزیسیۆن بووە یان بە پێچەوانەوە دایمە هێزێک لە دەسەڵات بۆ هێزێک یاسین الهاشمی ئەگەر هەڵا نەبم وایە. بەرحاڵ ینی بڕیار بۆ سیستەمەکە دیموکراسی بێ، ڕاستە لە سەرەتاوە ڕەنگە هەڵبژاردنەوە، بەڵام ئەکرا بیکەنە چەند هەرێمێک، چکە بەریتانیا زۆر باشی زانی کە کۆمەلگای عێراقی لە ئەتنیکی جیاواز پێک دێ، لە خەڵکی جیاواز پێک دێ، بەوە لە ئاتی جیاوازەوە. ئەخۆی ئەوە سەری نەدەگرت لە ڕاستیدا لەبەرەوەی وەکو باسم کرد ئەنی سەرەتای دامەزرانەکە هێشتا بە تەواوەتی جێگیر نەبووە. ڕاستە ئەوەی کە تۆ باسی دەکەی ئەنجومەنێکی ناوی لێنە ئەنجومەنی نوێنەران، بەڵام ئەو نوێنەرانە لە ڕاستیدا دەکرێت بڵێن بەشی زۆریان نوێنەری لە بیدایەتەکانە نوێنەری ڕاستەقینە نەبوون، بەڵکو نوێنەری هەڵبژێردراو نەبوون، ئەوەی هەبوون نوێنەری دەستنیشان کراو بوون کە دەچوون لەوێن دەریشا زیاتر بە ئاراستەی بەرژەوەندەکانی خۆیاندا دەڕۆیشتنەوە. هەنی تەنانەت مەسەلەن بۆ نمونە لە سەرەتای دامەزرانی مەلیک فەیسەڵ وەک پاشا لە عراقدا مەسەلەن بۆ بەوای کار بۆ کۆمەڵێک ئەجێندا بکە، یەکێک لەوانە مەسەلەی چاکردنی وەزعی خەڵکە بە دیموکراتیکردنی دامەزرانی دامەزراوەکانی دەسەڵاتە لە عراقدا لە دوجارە ڕەنگڕێژکردنی سیاست و پەیوەندیەکانی بەرژەوەندی عراق و بەریتانیایە، بۆیە دەکرێت مەسەل دەبین لە کارکردنەکەدا مەسەلەکە بەریتانەکان لیان ئاوەژوو دەکەنەوە. خاڵی ئیتفاقی ساڵی 1922 نێوان بەریتانیا و عراق دەبێتە خاڵی جەوهری سەرچی لەسەر مەسەلەکە. ئەم بابەتە لە ساڵی 1922 چێشم و گرفتی لێ دەکەوێتەوە لە بەرەو دەنجی ناڕزایی لەسەر ناوخۆی عراق لە مەسەلەی ناوەڕۆکی پەیماننامەکە وجودی هەیە. بەڵام وەکۆی تو باسی لێوە دەکەی ڕاستە مەسەلەن ڕەنگە دەنجێکی ئۆپۆزیسیۆن بەناوی ئۆپۆزیسیۆن ناو کەوانەدا گاوەریگرین و بجودی هەبی، بەڵام ئەو دەنگێکی زوڵاو نەبووە. زیاتر بە نەزەری من ئەوەی من لی حاڵی بوومە و دراسەم تێدا کردیە لەوەشدا ناڕزایەتەکان ناڕزایەتی کەسین. ئای مەسەلەن بۆ نمونە سەرۆکوەزیرانێک لەسەر دەسەڵات بووە، یەکێک ناڕزا بووە، کاتێک کە ئەویان لادا ئەویان کردوتە بەدەسەڵات لە عراقدا ناڕزایەتەکانی پوکاوەتەوە. واتە ناڕزایەتەکان ناڕزایەتی جەوهری نین، ناڕزایەتەکان ناڕزایەتی گەلی نین و ناڕزایەتەکان ناڕزایەتی نیشتیمانی نین، ناڕزایەتەکان ناڕزایەتی کەسی.
ئەی کۆدەنگیەک هەبوو لە سەرەوەی کە سیستەمی دەوڵەتەکە پادشایی بێت، چونکە پێم وایە هەر لە دیدارەکانی لەندەن کە کەوتە پێش کۆنگری قاهیرە کە مەلیک فەیسەڵ خۆشی چوو بۆوێ، بەریتانیا لەسەرەوە بڕیاری لە جۆری سیستەمەکە دابوو، ینی بە شێوەیەکی فەوقانی بڕیاری دابوو کە سیستەمەکە سیستەمێکی پاشایەتیە بێ. مەسلەی پاشایەتیدا من لە زنجیرەکەمیشە ئاماژەم پێکرد خەڵکانێک هەبوون لە ناو دەسەڵاتدارانی بەریتانیان دەکرێت بڵێن لەوانەیە کە ڕاوە سەرنجیان لێوە دەگیرا بیرۆکەیەوە هەبوو کە مەسەرەن بەدەر لە سیستەمی پاشایەتی شتێکی کە بۆ عراق تەشکیلکەنەوەی کە دەکرێت بڵێن ئێستا ناوی لێ منێن سیستەمی کۆماری، بەڵام دوجار کە دراسی بابەتەکەیان کرد و بریتانەکانیش خۆیان دەیانویست ئەو شتانەی کە هەیە یان بیان بیگوازنەوە بۆ ناوچە مستعمراتەکانی خۆیان، بۆیە مەسلەی دامەزرانی سیستەمی پاشایەتی یەکلا بوو بۆ ئەگەر چینە ناوخۆی عراقیش هەندێک بوون ئەوانەی کە مەسەلەن لەژێر تەسیراتی بیری فکری عەربی بوون کە لە کەوتایەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 لەسەر دەستی عەزیز عەلی میسری و کۆمەڵی خەڵکی لەوانەدا ینی گەشەی کردبوو بۆ ئاراستەی بیریان دەکردەوە کە دەیانێ مەسەلەن دەسەڵاتێکی باشتر و دیموکراتیتر لە عراقدا مەزرێن، بەڵام دوجار هەم واقعی سیاسی هەم واقعی کۆمەلگای عراقی ئەوەی سەپاند کە لە عراقدا دەسەڵات دەبێت دەسەڵاتێکی پادشایی بێ و ئەو سیستەمە بۆ شێوازە جێگیر بکرێت. سەبارەت بۆی کە جۆری دەوڵەتەکە لە عێراقا چی بێ و چۆن بێت، پێم وایە بەشێکی مەسەلەکە پەیوەندی بۆ هەیە کە هەر تۆ ئەگەر تەماشای سەرەتاکان و ئەو ناوانە بکەی کە لە سەرەتاکانی دەوڵەت دروستکردنی دەوڵەتی عێراقا حضوریان هەبووە هەمویان عەرەبی سوننن، یعنی هەم شیعە غایبە هەم کوردیش غایبە، کورد تەماشاوان بوون، یعنی هیچ حضورێکیان هەبووە لەم قسە و باس و مشت و مڕانە. ئەخۆی لە مەسئلەی تەشکیلەی حکومەت یەکەم کابینە و دووەم کابینەیەکی حکومەتی کاتی نیشتیمانی بەر لە دامەزرانی سیستەمی پاشایەتی و دواتریشە لە ناو پێکاتەی حکومەتەکەدا دەکرێ بڵێن جێی خەڵکی شیعە و جێی خەڵکی کوردیش کرابەوە، بەڵام لەناو پێکاتی حکومەت لەناو پێکاتی حکومەت بەڵێ مەسەلەن بۆ نمونە جعفەر عەسکەری کوردە، مەسەلەن بۆ نمونە جعفەر عەسکەری گومانێک هەیە نەنا مەسەلەی جعفەر عەسکەری یەکلا بوویتەوە، جعفەر عەسکەری کوردە و خەڵکی مەسەری عەسکەری لەوێ لەدایک بەڵام لە خێزانێکی عەرەب باوکی کارمەندی دەوڵەتی عوسمانی بۆ نازانم چۆن لەوێ گیرساون ناخۆی مەسەلەی کارمەندی دەوڵەتی عوسمانی بەشی زۆری ئەوانەیە لەبەرەوەی دەوڵەتی عوسمانی لە 1534 لە عراق لە 1534 تا دەگاتە ساڵی 1940 بە دواتریش هەتا هەشدا بە تەواوەتی لە عراقدا ماوەتەوە ڕەچەڵێکی خۆی نەعەمیە دکتۆر. بەڵێ منیش زۆر بە دوایە چۆم ئەو عەسکەریە وەڵام ئەم بیر و بۆچونە زۆر ئەوەیە زۆر هەڵدەگری من ئەوەی کە من لە سەرچاوەکانە خیندومەتەوە جعفەر عەسکەری کەسایەتیەکە لە بنەماڵەیەکی کوردە، بەڵام پاشناوەکەی کە تەماشا دەکەی ئەڵێن نەعەمی. بەهەرحاڵ مەسەلەن بۆ نمونە جێگەی جوولەکەکان کرابوو ساسۆن حەسقیل بەڵێ مەسەلەن وەزیری مالیە ناوی دێ ساسۆن حەسقیل ناوی لە ناو پێکاتەکان حتى دی لە پەرلەمانە لە ئەنجومەنی نوێنەرانە و لە ئەنجومەنی دامەزراندنیشە تاچی کورد وجودی هەیە و تاچی شیعە وجودیە، بەڵام بڵێن سونە زاڵ نییە، سونە زاڵە لەسەر تەواوی حکوومەتەکە. یەکشتمان لەبیر نەچی دواتر یەکێک لەو هۆکارانی کە دەبێتە هۆی بابەستە بوون و بەستانەوەی ناوچەی باشووری کوردستان بە عراقەوە کەوەی بەریتانیەکان زۆر زەختی لێسەر دەکەنەوە دروستکردنی ئەم بەڵانسەیە لە ڕووی مەسهەبیەوە لەوەی دەزانن زۆری نێشیعە لە خواری عراق وجودی هەیە بۆ ئەوی بەڵانسی سونە لە ڕێگەی سونەی کوردیەوە بەڵانسەکە یەکسان بکەنەوە. ئەمە یەکێکە لە هۆکارانی کە پاڵنەرە بەوەی کە سەرچاوەکانە ئاماژە پێ دەکرێن کە بۆی عراق بەشی باشووری کوردستانی پێوە بکرێنێت. کەواتە مەسەلەی دامەزرانی حکوومەتەکە لە جەوهەردا سونە زاڵە، زاڵبوونی سونەش دەگەڕێتەوە بۆ بنەماڵەی پادشا و بەشێکیش ئەوەی لە زنجیرەکەی یەکەمە ئاماژەمان پێکرد بەریتانیەکان خۆیان تا ڕادێک بە قەرزاری بنەماڵی شەریف پاشا دەزانی بۆ ئەو بابەتە بۆی تعویزی ئەم مەسلەی بکەنەوە. ئەوەی کە دواتر دێ لە قۆناغەکانی دواتردا وردە کورد و شیعە دەسەڵاتی نەناو حکومەتە بەرەو کاڵبوونەوە دەڕواتەوە. ئەمە دەکرێت بڵێن بۆ قۆناغەکانی دواتر زۆر ڕاسترە، بەڵام لە سەرەتاکاندا بەم شێوازە نییە کە بڵێن بە تەواوەتی کورد و شیعە لە مەسلەی دامەزرانی حکومەت لە پێکاتەکانی حکومەتە هەڵاوێرد کرابن. لەو نخبەی لەگەڵ مەلیک فەیسەڵ دێنەوە عێراق پێم وایە هیچ کوردێک نەبوو، چکەوانەی لە سەرەتاکانی دەوڵەتی عێراقا ناویان دێت مەسەلەن جەمیل مەدفەعیە، نوری سعیدە، یاسین الهاشمیە، علی جودەت ئەیوبیە، جعفەر عەسکەری کە وتمان ئەمانە هیچیان کورد نین و لە تۆ ڕێ جعفەر عەسکەری کوردە، بەڵام خۆ کورد دوایی یانی ئەوش قسە زۆر هەڵەگرێ
کێ کووردە کێ کوردنێشکە مەسلەی ئەوەی کە خۆی ئینتیمای بۆ چییە و هەست بە چیەکە ئەوە حسابە بەس هیچیان تورکمانیش نین هیچیان کریسیانیش نین ڕاستە ساسۆن حەسقیل هەیە وەکو وەزیری دارایی کە لە کۆنگری قاهیرەش بەشدار بووە بەڵام بەگشتی ئیتر ئەمانەی کە ناوم هێنان هەمویان عەرەبی سونەن و لەوانن کە لەو دەستەیان کە مەلیک فەیساڵ خۆی لەگەڵ خۆی هێنانەوە چکە ئەمانە پێشتر وەکو وتمان لە کۆلیژی حربیە لە ئەستەمبوڵ بەیەکەوە بوون دواتر کە هاتەوە سووریا ئەم ستافی هەر لەگەڵ بووە تا نوری سعیدی لەگەڵ بۆ ئەوختی کە لە سووریا دەریان کرد کەشتیەک ڕۆژ بۆ بەریتانیا ڕۆژ بۆ فەڕەنسا و دوای چوو بۆ بەریتانیا کەسیان نەکوردن نە تورکمانن نە کریسیانن دەزانی مەسلەی ئەو کۆمەڵە خەڵکەی کە کەساتیانەی کە تۆ باسی دەکەی و دواتریش پێگەیان دەبی لە عێراق چ دەبنە وەزیر چ دەبنە سەرۆک وەزیران چ دەبنە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران چ دەبنە پەرلەمانتار ئەمانە کۆمەڵێک خەڵکی خوێندەوار و نخبەی سەردەمی خۆیان بن و لە ئەنجامی ئەوەی کە بارودۆخی دارایی بنەماڵەکانیان باشتر بوون لە خەڵکی ئاسایی بۆ خوێندن ڕویان کرد بۆ ئەستەمبۆڵ و بۆ شوێنەکانی دیکەی دەوڵەتی عوسمانی لە ناو دام و دەستگا سەربازیە سیاسیەکاندا بە تایبەتی لە کۆلیژی حربیە دەیان خوێند ئەمانە لە کۆتایی سەدەی 90 و سەرەتاکانی سەدەی 20 لە ئەنجامی گەشەکردنی یان دەکرێت بڵێن دەستپێکی چەکەرەکردنی بیری نەتەوەی عەربی ئەوەی کە دەزائیر و لە لوبنان و لە مسڕۆ دەستی پێکرد گوازراوە بۆ ناوچەکانی دیکە و کۆمەڵک خەڵکی خوێندەواری لەو عەربی لەو ناوچانەشدا هاتبوون لۆ ناو شوێنەکانی دەوڵەتی عوسمانی ئەمانە هەموو بەیەکەوە دەکرێت بڵێن حەڵقەیەک و بازنەیەک بوون بیری عەربی سەرەتاکانی دەستپێکردنی بیری عەربی لێ و دروستکردنی دەوڵەتی عروبە لە مێشک و هزریاندا گەشەی کردبوو بۆیە ئەوانە کە هاتن لە سووریا سەرەتا لەگەڵ فەیساڵ بوون و لەوێ شکستیان خوارد هەوڵیاندا ئەم بیرۆکەیە ئەم بابەتەی کە لە زەهنیەتی ئەواندا هەیە دواتر بیگوازنەوە بە عێراق کە ئەوان هاتن بۆ عێراق لە سەرەتاکانیاندا ئەو ئاراستەیە ئەوەی کە من لی حاڵیم و ئەوەی کە من لە سەرچاوەکانە خوێندومەتەوە سەرەتا بەم شێوازە توندیە نایگرن بەڵام دواتر وردە ڕاستە بە ئاراستەیەک دەڕۆن فکری عەربی زاڵە و لە ناو فکری عەربیشدا سونە زاڵترە بەسەر پێکاتەکانی دیکەی عێراق ئەجینا مەسەلەن بۆ نمونە هەر بۆ ئەوەی کە بزانین کە جێگەی تورکمان و ئەوانە لە ناو پێگەکان دەکەنەوە یان جێگەی عەرب لە شوێنێکی دیکە دەکەنەوە من کتێبێکم نووسیوە لەسەر ئەندامە کوردەکانی ئەنجومەنی نێرێنانی عێراق لە ڕۆژگاری پاشایەتیدا لەوێ بۆ یەکەم جار دەکرێ بڵین سەلەم بۆ نمونە تو باسی کەرکووکەکەین نوێنەرانی کەرکووک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 1925 کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ یەکەم جار نوێنەرانی خۆیان تەشکیل دەکەن لەسەر ئاستی لیواکاندا لە کەرکووک تا دەگەینە ساڵی 1934 هیچ نوێنەرێکی عەربی تێدانە لە 4 کەسدا یەک تورکمانی تێدایە لە ساڵی 1934ەوە 5 کەسەکە دەبنە بە 6 4 کورد یەک عەرب یەک تورکمان کەواتە دەکرێت مەسەن بۆ من هە لە ڕێگەی ئەو ڕقەمەوە شتێکی دیکە بڵێن سەرەتای دەستپێکردنی تعریب لە کەرکووکدا بۆ دەست نیشانکردنی نوێنەریان لە لیوای کەرکووکدا لەو کۆتەوە دەست پێ دەکە کەواتە مەسەلەی عروبە و مەسەلەی زاڵبوونی فکری عەربی و زاڵبوونی سونە لە ناو دام و دەستگاکاندا بە نەزەڕی من زیاتر لە دوای سربەخۆی بوونی عێراق و بوون بە ئەندام لە کۆمەڵی گەلان لە ساڵی 1932 دەست پێ دەکە ناوەی کە لە سەرەتاکاندا چکەوەک باسم کرد ئەم دەوڵەتە ڕاستە لە ساڵی 1920دا دەمەزرێ بەڵام بەهۆی بوونی کێشەی ویلایەتی مۆسڵەوە هەتا دەگاتە ساڵی 1926 جۆرێک ناسەقامگیری هەیە لە بەشی باکووردە کە لیوای مۆسڵ و باشووری کوردستانی ئێستا یعنی تەواو بەچێ گیر نەبوو بۆیە خۆی هەر بەڕاستی ئەگەر ورد بینەوە حکومڕانی فەیساڵی یەکەم لە 21 بۆ 33 کاتە 12 ساڵ ئەوە تاکە 12 ساڵی عێراقە کە بە درێژایم 100 ساڵە ئەوە تاکە 12 ساڵە کە ڕووی ڕووداوێکی گەورەیتیا ڕووی نەداوە لە ڕووی سیاسیەوە سەقامگیر بووە جگە لە خۆکوشتنی محسین سعدون لە 29 ئیتر هیچ ڕووداوێک نییە کە زۆر جێی سەرنج بێ و باس بکرێ فترەیەکی مستەقیر بوو لە دوای ئەوە ئیتر ئێمە هیچ 10 ساڵێکمان نییە لە عێراقە کە قامگیری بەردەوام من بەدی ئەو لێرە دەکرێت ها بگەڕینەوە سەر ئەو بابەتە بەدیدی من ئەوەیە کە ئەم 12 ساڵە کە مستەقرە لە ڕووی نەبوونی کێشە و گر و گرفتەوە ئەگەنا بەدیویت کە نامستەقرە مەسەلەن بۆ نمونە تۆ کورد شۆڕشەکە شێخ محمود بە بەردەوامی ئەو فترەیە لە شۆڕشدا مەسەلەن بۆ نمونە
لە دوای یەکلابوونەوەی شۆڕشی شێخ مەحموودیش ئەندام پەرلەمانە کوردەکان بە بەردەوامی لە چاڵاچیدان لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عراقیدا. ئەنی تەنانەت مەسەلەن بۆ نمونە دوو ئەندامی ئەنجومەنی نوێنەرمان لە عراقدا هەیە ئەوەندە ئاکتیڤن لە داواکردنی مافەکانی کورد لە ڕووی خوێندن و مەسەلەن خزمەت گوزاریەکانی دیکە و گرنگیدان بە زمانی کوردی و خوێندن بە زمانی کوردی و دام و دەستگاکان نیمەنطقەی کوردیەکان بکرێن کوردی و دادگاکان بە زمانی کوردی بین. تەنانەت مەلیک فەیسەڵ بە ئاراستەیەکدا بە عەلەنی دەیڵێ بۆ جارێکی دیکە نە ئیسماعیل بەجێڕوان دزی نە حازم شەمدینانی ئاغا نابێ ببنەوە باندامیان ئەنجومەنی نوێنەرانی عراق. ئەوەندە ئاکتیڤ بووینە. ینی بەڵام ئەوەی کە دواتر لە دوای قۆناغی لە ئەوە لە پەرلەمانە ڕویان تێدەکات چکەوان زۆر ینی تون دەبن لە بەرامبەر فەیسەڵا لە بەرامبەر داکۆچکردن لە مافی کووردە. فەیسەڵ بە نەسوا دەڵێ ئەم دوانە بۆیان نییە جارێککە بنەوە باندامی ئەنجومەنی نوێنەران لە عراقدا. جامە بەستی من لەوەیە ئەوەی کە دواتر ناسەقامگیری لە عراقدا دروست دەکا بەشێکی پەیوەستە بە ململانەی سیاسیەکان لەسەر پێگە دەسەڵاتەکانیان، بەشێکی پەیوەندی بە ئیبرازبوونی فکری نەتەوەیی سونی زاڵە بۆ دەستگرتن بەسەر دەسەڵات. دوای بە وردی دێنەوە سەر ئەم مەسەلەی عروبە و کە ئەمە لە کوێ هاتۆ ڕێگ و ڕیشەکەی کوێیە. دەوڵەتی عێراق بە جۆرێک لە جۆرەکانە توانین بڵێن یەکێک بوو لە دەرهاویشتە و دەرەنجامەکانی ئەوەی پێڵێن شۆڕشی 20 چونکە حکوومەتی بەریتانیا بەوەی کوژرانی نزیکەی 400 سەرباز وانە بوو 400 سەرباز لەو هەراو زەنایە کەوتە ژێر گوشاری میدیا و بەری ئۆپۆزیسیۆن و دۆستە بەریتانیەکانی عربیش کۆمەڵک دۆستیان هەبوون کە بەریتانی بوون لەوانە لۆرنس. بەریتانیا سەرەتا وەکو میراتێکی بێخاوەنی پاشماوەی دەوڵەتی عوسمانی سەیری عێراقیە کرد لە ناکاو بەرەڕووی ئەو یاخی بوونە گشتیە بۆ کە شیعە و سوننە و هەتا کوردیشی تیا بەشدار بوون. شێخ مەحموود بە 1000 سوارەوە چۆ بۆ دەشتی شوعیبە لە بەسرە شەڕی کردووە. پێم وایە ئەمە وای لە بەریتانیا کە بیر لەوە بکاتەوە کە بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ عێراق بکات دەسەڵاتێکدا بمەزرێنێ کە ئیتر ئەو تعامل لەگەڵ ئەو دەسەڵاتە بکات. کۆنگری قایرۆشە لەسەر ئەو بنەمایە بەسرە. بەس وەکو نوێنەرانی عێراق تەنیا دوو کەس بەشدار بوون، ساسۆن حەسقێل لەگەڵ جعفەر عەسکەری. ئەم دوو کەسە چۆن دیاری کرابوون وەکو نوێنەری ئەو حکومەتە کاتیەی عەبدوڕەحمان نەقیب بەشدار بوون، یعنی حسابی ئەوە نەکرابوو کە چین لە چ پێک هاتەیەکن. نا زۆر گرفت لەسەر مەسەلەیە نەبوو. خۆی بەریتانیەکان بە چای ئەوە تەمەشای بابەتێکیانە کرد چەندە ئەم کەسایەتیانی کە دادەنێن لەناو بەستم یانی ئەم کۆنگرەیە کە تایبەت خۆی تایبەت بۆ عێراق و فەڵەستین بەس بۆ ئەو دوو دەوڵەتە بۆ چێشەی ئەم دوو بۆ چارەنووسی ئەو دوو دەوڵەتە بوو. بەڵام بەس دوو کەس بەشدارە بن لە عێراق. کۆنگرەیەکە لەسەرەوە چەرچڵ بڕیاری داوە کە لە بەریتانیا 40 کەس بەشدار بووە 40 نوێنەری بەریتانی. بەڵێ ئەخۆی ئەم بەشدارکردنەکە لەسەر ئەو بنەمایەیە کە کامن ئەوانن کە پارێزگاری لە بەرژەوەندەکانی بەریتانیەکانەکەن گرنگنی کام پێکاتەیە. مەسەلەی بەشداریکردنی شێخ مەحموود لە شوعیبە و ڕووداوەکان ئەمە بابەتێکە پەیوەستە بە قۆناغی سەردەمی جەنگەوە کە دەوڵەتی عوسمانی بانجی جیهادی دابوو. هەنی ئامزانە بەشداریکردنی شێخ مەحموود لە شوعیبە لە ژێر تەسیراتی دینە، ژێر تەسیراتی دیان گوایە ئەوانە کافرن و لادەر لە دین و دێن شەڕەکەن لەگەڵ ئێمە وڵاتی مسلمانان داگیرەکەنی تر بەم شێوازە دەکرێت ینی تعبیرێ لێ بکەین. بەڵام کە شێخ مەحموود لەوێ شکانی دەوڵەتی عوسمانی و هەموو بابەتەکەی بینی دەکرێت بڵێن دوای گەڕانەوە ینی گۆڕانکاریەک لە بیرۆکەی شێخ مەحموود دێتە پێشەوە. شێخ مەحموود دواتر کە ئینگلیزەکان دێنە کەرکووک پەیوەندیان پێوە دەکە نامەیان بۆ دەنێری ئەو فترە زەمەنیە کورتەی کە دێن دوای دەگەڕێنەوە. هەر بەهۆی ئەو نامەیەیە کە تورکەکان دەکەوتە بەردەستیان شێخ مەحموود دەستگیر دەکەن و بڕیاری لە سێدارەدانی لە بۆ دەردەسی. بەڵام لەبەرەوەی دەزانن لە سێدارەدانی شێخ مەحموود ڕەنگە هەڵایەکی گەورەتر ئەوە بن ئەوە بوو لە بڕیارەکەی پاشگەز دەبنەوە. بەڵام لەو فترە زەمەنیە وا دەکات جارشکە کە ئینگلیز دەگەڕێتەوە ئیتر بە تەواتی دەستی دەوڵەتی عوسمانی ناوچەکەدا دەبڕێ. مەسئلەی کارکردنی شێخ مەحموود دەستە قۆناغێکی دیکە جیاوازە لەگەر قۆناغی سەردەمی بڵێن شەڕی شوعیبەدا تەسیراتی مەسئلەی دین کاڵ دەبتەوە ئیتر بە ئاراستەیەکی دیکە کار لەسەر مەسەلەکە دەکرێت. خۆی تەسیرە دینەکە معلومە کە تەسیری دینی هەبوو لەبەرەوەی هەتا لە وەختە مەرجعی باڵای شیعە بڕیاریدا کە جیهاد بکە لە کاتێکە یعنی بڕیاری جیهادیدا لە کاتێکە لە ناکۆکی قوڵا بوو لەگەڵ دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی عوسمانی بە جاسوسی بەریتانیا نەزانی سنە بە دەوافعی خۆیان
کوردیش حتما ئەوەی کە شێخ محمود کردوەتی ڕەنگە دافعەکە معلوم یعنی ئەبێت دینی بوو بێ بەڵام تصور ناکەم لە ژێر کاریگەری فتوای محەممەد ڕەشاد وانە سڵتان محەممەد ڕەشاد بوو بێت چونکە شێخ محمود لە دوای هاتنی ئیتحاد و تەرەقیەوە ئیتر لەگەڵ دەوڵەتی عوسمانیەکەوێتە مشکیلەوە و دەزانی کە ڕێگوڕیشەیەکی هەیەەوە بنەماڵی شێخ محمود ڕاستە پەیوەندێکی باشیان لەگەڵ دەوڵەتی عوسمانی هەبوو بەڵام ئەوە لە سەردەمی سڵتان عەبدولحەمید بوو لە 1970 کە کودەتا لەسەر سڵتان عەبدولحەمید دەکرێ ئیتحاد و تەرەقی دێن وەزعی بنەماڵەی شێخ محمود تێگەچێ لە سلێمانی بازرگانەکان خەڵکی شار لەگەڵ بنەماڵی شێخان کە کێشەیەکیان هەبووە ڕەنگە هەر راپۆرتیشان لێدابن کە ئەوە لەلایەن سڵتان عەبدولحەمیدەوە میوانداری کراون و ئیمتیازاتیان دراوەتێ و لەبەرەوە ئەبینی مەسەن ئیتحاد و تەرەقی لە سەرانسەری سنووری دەوڵەتی عوسمانیە لە هەر شوێنێک لایەنگیری سڵتان عەبدولحەمید هەبوو بێ هەمویان سەرکوت کردن بنەماڵی شێخ محمود ئەگوازرێنەوە بۆ مووسڵ ئەخرێنە ژێر ئیقامەی جەبری و دواییش ئەو کێشەیە کە لەوێ ڕووەدا دەبێتەوەی کوشتنی بابی و براکەی و جەبووە یعنی شێخ محمود هەر کێشەیەکی لەگەڵ ئیتحاد و تەرەقی هەبوو وەکو ئەوەی کە گروپێکن سەرەتا زۆر کەس چوونە نایەوە خۆگەر بگەڕێ بۆ دامەزرێنەرەکانیان دامەزرێنەکانی دوانیان کوردن عەبدوڵڵاه جەودەت و ئیسحاق سکوتی و دامەزرێنەرن هەرچیان کوردن عەرەبیشی تێدا بوو بەڵێ ئەمە لە دامەزرێنەکان تەمان لایەنگریشیان زۆر بوو ینی لەناو چەرکەز لەناو کورد لەناو هەموو کەمینەکانی دەوڵەتی عوسمانیە لایەنگری ئەم چونکە بزوتنەوەیەک بوو سەرەتا وای خۆی پیشانەیە کە داوای چاکسازیەکە لە چارچوبەی دەوڵەتی عوسمانیە بەڵام دواتر تەوەجوهە تۆرانیەکەی زارکەوت ساڵ بوو لەبەرەوە زۆر کەس دەی سڵەمینەوە بنەماڵی شێخ محمودیش لەوانە بوون کە هەم زەرمەند بوون لە سەردەسی ئەو تاقمە بەس ئەوانە دەوڵەت بەڕێوەبەر بوون ینی لە ترۆپچی دەوڵەتی عوسمانی نەبوون خۆی ترۆپچی دەوڵەتی عوسمانی مەبەستم سڵتان هەر هێشتا بەڕوانگە دینیەکە هەوڵ دەدا جەسبی ئەو ناوچانە بکە کە لە ژێر دەسەڵاتی ئەوەن و ناوچەی سنووری قەڵەمڕەوەکەی ئەودان بۆیە لەگەڵ دەستپێکردنی جەنگدا ئەو فتوایە تەسیری زۆری کرد لەسەر خەڵکدا چکەوە هەر مەسئلەیە وەکو باسشت کرد هەر پەیوەندی بە کوردەوەنی هەتا شیعەکان حتا زەمانێکی دواتریش کە ئینگلیزەکان هاتن بۆ ناوچەکانی عراقیش زۆر بە پارێزەوە تەعاملیان لەگەڵ دەکردن و سەردانی نووسنگەکانیان دەکردن تەنانەت ئەو پیاوانە ئاینیانەی شیعە کە سەردانی بڵێن دام و دەستگاکان و شوێنەکانیان دەکرد کە ئینگلیزەکان تێدا دەسەڵاتدار بوون لە ناو شیعەکانە پێیانە گوتن عولەما الحەفیظ ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە برێن زانای ناوی لێ دەڵێن حافزکار ئەنی ئەوەیە کە بە چاوێکی وا تەمەشایانە کردن چونکە لە بیرمان نەچی حتا ئەو زەمەنە پیاوانی ئاینی موچە و دەرماڵە و دەسەڵات ئەوەی کە بژێوی ژیانیان لە ڕێگەی دام و دەستگاکانی حکومەتەوە وەرنەدەگرت بۆیە دەنجیان زوڵالتر بوو لە بەرامبەر ڕەخنەگرتن وەکو ئیسلاحکارێک کە لە ڕوانگەی دینیەوە وەری بگرین وەکو ئیسلاحکارێک بەڵام لە دوای ئەوەدا کە ئەو سیستەمی پاشایەتی لە عراق دێتە پێشەوە ئیتر سەبر لەگەڵ تێپەڕبوونی زەمانەکاندا پیاوانی ئاینی دەبن بە بەشێک لە ناو دام و دەستگاکانی میریدا بۆیە کەمتر دەتوانن ڕەخنە لە ڕوە ئەوکەوە وەربگرن ئەم مەسئلە دینیە دەکرێت بڵین هێشتا زاڵە بەڵام دواتر کاڵ دەبتە و شێوازێکی بەخۆ دەگرێ ئەمە بابەتێکی دیکێ بگەڕێنەوە سەرباسی شناس بەخشین بە دەوڵەتی عێراق شناسی عروبی و سنی باسی ئیتحاد و تەرەقیمان کرد ڕاستیەکەی بەشێکی زۆری عەرەب نخبەی عەرەب کە ئەوەختە لە ناو دەوڵەتی عوسمانیا بوون لەژێر کاریگەری تەوەجوهی ئەم گروپە بوون یعنی با بڵێن مۆدێلێکیان هێنا ڕاستە لە ئیسڵەمینەوە بەڵام بوو بە مۆدێلیش خۆی ئەمانیش لەکوێیان هێنابوو لە ناسیۆنالیزمی ئەڵمانیان وەرگرت بوو پاش ساڵی 1870 کە بسمارک وحدەی ئەڵمانی ڕاگەیان یەکێتی ئەڵمانی ڕاگەینەوە ئومەی ئەڵمانی دروستەکە تورکەکانی شەکەونە ژێر کاریگەری ئەم فکرەوە و هەر 10 ساڵێک دوای ئەوە ئیتر ئیتحاد و تەرەقی دروست 1892 ئەگەر دامەزران نەکەی یعنی بەگشتی میتر داوای ئیسلاح و دروست گۆڕینی ئاراستی دەوڵەت لە تورکیا ئەو کێشەیە هەبوو کایانوت ئەم دەوڵەتە هیچ پەیوەندی بێمەوە نەماوە هەر کەس دێ و ئەتوانێت تا ببێ بە ڕاستەکەی دەوڵەتی عوسمانی ژوا بوو یعنی ئەو مۆرکە تورکیا زۆر تۆخ نەبوو لە سەردەمەکانی پێشترا بە تایبەتی ئەم فترەی دواتر
هەتا اتحاد و تەرەقی يعني اتحاد و تەرەقی تر ئەیانەوێت دەوڵەتەکە بێ بە دەوڵەتی تورک چونکە ئیتر ئەم بزوێنەرەی کە 400-500 ساڵ بوو خلافەتی بەڕێوە برد بزوێنەری خلافەت و ئیسلام و ئەوانە هەستیانە کەیتر ئەم بزوێنەرە وەکو پێویست کار ناکە پێویستی بەوەیە بزوێنەرەکەی بگۆڕی بزوێنەرەکە ناسیۆنالیزم بوو وجا ئەمانە کە دێن هەم لەبەرەوەی ئیسلاح تەڵەبیشن و خەڵکێکی زۆری شەبوون پێویستیان دەوڵەتی عوسمانی لە کۆتایەکانیان پیر بوو کێشەی زۆری تێکەوت بوو دەوڵەتێک بوو کلاسیک بوو بە مەعایرەکانی یعنی بە بەراورد بە ئەوروپا داوایکی ڕەوا بوو مەسەلەی ئیسلاح بەڵام ئەم تەوەجوهە نەتەوەییەکە لەناو ئیتحاد و تەرەقی هەبوو وردەوردە تەسیرەکاتە سەر عەرەبیش ئێستا بۆ نمونە لەناو عەرەبەکان فەیسەڵ و ئەو گروپەی لەگەڵی بوون ئەو گروپەی کە لەگەڵی بوون کە وەختێک دێن لە عێراق دەوڵەت دروستەکەن تەماشا بکە ساتع الحەسری دێنێ ساتع الحوسری بۆ دانانی منهەجی خوێندن و سیستەمی پەروەردە لە عێراق جا ساتع معلومەکە کەسێکە بە باوکی ناسیۆنالیزمی عەرەبی لە عێراق تیۆریز منەظری ناسیۆنالیزمی عەرەبیە هەموو کتێبەکانی ئەم پیاوە لە عێراق بووە دواتر لە سووریا لە عێراق وەزیری معارف بووە سەرەتا بەڕێوەبەری معارفە کە ئەو کاتە برێندەکە وەزارەت و بەڕێوەبەراتی پەروەردەی ئێستا دواتر پلەکەی دەڕوا تا دەگات دوایی کە لە عێراقیش دەڕوا لە سووریا پێشوازیەکی گەرمی لێکرێ و هەمان پۆست و پلێ دەرێتەوە لەوێش دیسان منهەجی خوێندندانێ و دواتر جەمال عەبدولناسر ئەیبا بۆ میسر و لە میسریش بە هەمان شێوە ئەم کابرایە لە سێ وڵات خزمەتی یەک قەزەی کردووە ئەویش مەسەلەی ناسیۆنالیزمی عەرەبیە و دایان کتێبی هەیە لەو کتێبانە مشت و مڕی زۆرەکات لەگەڵ تەوەجوهی چەپ لەگەڵ ئەوانی تر لەسەر مەسەلەی قەومی و ئەم کابرایە هەتا باسیەوە کرد کە تەنانەت دژی پێشنیازێکی فەیسەڵ بووە فەیسەڵ پێشنیازی کردووە هەر نەتەوەیەک بە زمانی خۆیان بخوێنن یعنی منهەجەکەوا دامرێکە بەس ئەو دژی ئەوە بووە کە ینی ئەو چاوی لەو مۆدێلە بووە کە لە عێراقا ئومەتێک دروست بکرێ عەرەبی بێ هەمووشتیان عەرەبی بێ و ئەوانە جا من بەنسبەت ئەم ئاراستەکردنی عێراق بەم جۆرە ئەوەم بەلاوە سەیرە کە ئەم دەوڵەتە لە پرۆسەی کاملبوونیە هەمووی بە بەرچاوی بەریتانیا و کە مانداتی هەبوو لەسەر عێراق هێواش گۆڕا بۆ دەوڵەتی تایفەیەک ینی تەماشا بکە بە درێژایی ماوەی سەردەمی پاشایەتی لە عێراق کە ینی 37 ساڵی خایان 46 کابینەی وەزاری تیادا مەزرا جگە لە نورەدین مەحموود کە ئەڵێن بەڕەچەڵە کووردە خەڵکی مووسڵوار وها ئەحمەد موختار بابان کە لە کۆتایەکانی سەردەمی پاشایەتی ئەویش تەنیا دوو مانگ کەمتر سەرۆک وەزیران بوو یعنی پۆستەکەی تەواو نەکرد و ڕشەی پاشایەتی ڕووخا کەچی هەر لەبەرەوەی سەرۆک وەزیرانیش بووە لە محکەمەی مەهداوی حکمی عەدام ئەدرێ یعنی چیرۆکی ئەویش تەنانەت ئەحمەد موختار بابانیش هەر لە بەغدا لەدایک بووە ڕاستە بە ئەسڵ خەڵکی هەڵەبجێ بەڵام لە بەغدا لەدایک بووە دوو سەرۆک وەزیرانیشمان هەن لە ماوەی ئەو 37 ساڵە کە شیعە بوون ساڵح جەبر و سید محەممەد سەدر ئەوانیش لە ساڵانی چلەکانە بوو ئیتر هەموو سەرۆک حکومەتەکانی تر عەرەبی سوننن یعنی تقریبان ئەتوانین بڵێن ئەگەر ماوەی سەرۆکایەتی ئەم چوار کەسە کۆ بکەینەوە محەممەد سەدر کەمتر لە 6 مانگ ساڵح جەبر 9 مانگ خۆ دەزانی کە بە چ هەراوزانایەکیش ڕۆشت ئەحمەد موختار بابان وەکوتم کەمتر لە 2 مانگ نورەدین مەحموودیش ساڵێک و 1 مانگ سەرۆک وەزیران بوون یعنی بە هەر چواریان ئەکات 2 ساڵ و نیو 2 ساڵ و نیوشان تەواو نەکردووە یعنی سنەی عەرەب لە سەردەمی مەلەکی 35 ساڵ حکمیان کردووە ئەمە هەمووی لەژێر چاودێری بەریتانیا بوو هیچ دەخالەتێکی نەکردووە لەم ڕۆ بەڵام وەختێک کۆی سیستەمی عێراق کەوێتە خەتەرەوە لە ساڵی 1941 بەریتانیا بەجێش تەدەخل ئەکات و ناهێڵێت بەریتانیا لە زنجیرەکەم باسم کرد لە کۆتایەکانی زۆر بداتی سەدەی 19 زۆر زوو هەستی بە گرنگی منطقەی عێراق کردیە کە ئەم ناوچەیە لە ڕووی استراتیژی سیاسی اقتصادی بەرژەوەندەکانی ئەو دەپارێزی لە ناوچەکەدا ئەو گەیشت بە ناوچەکانی کەندا و بەڵام وەک باسم کرد هە لە سەدەی 19 لە 1892ەوە باسی ئەوە دەکرێت کە دەبێ بگەن بە بەغدا کە دەگەن بە بەغدا ئەهمیەتی ناوچەکانی کیان بۆ بەدیار دەکەێت کە نەوت لەو ناوچەیە وجودیە لە ڕووی اقتصادیەوە ئەمە ئەوەندەی دیکە گرنگی عێراقی بۆ بەدیار دەخی بۆیە ئەو هەمیشە لە عێراقدا بیری لەوە کردوتەوە ئەوانەی لەسەر دەسەڵاتن دەبێ پارێزەری بەرژەوەندەکانی ئەو بن ئەوانەی کە تۆ باسییانەکەی
لە پێکاتەی سونەدا جگە لە ڕووداوەکانی حرەکەی مایس 1940 کە ئەوانیش تەسیراتی فکری نازیزمیان بەسەرەوە بوو بەنجامی گەشەکردنی فکری نازیزم و هیتلەر بۆ ناوچەکە و دامەزرانیە و ڕادوێی لە قایرە هەبوو مەسەلەن نازیزم تەسیراتی لەسەر ناوچەکانی باکو ڕۆژهەڵاتی کوردستان و لەسەر تورکیا و جوودی هەبوو ئەمە کاریگەری کرد بەسەر کۆمەڵێک خەڵک لە ناو سوپای عراقیدا کە دژی دەسەڵات و سیاسەتی بەریتانیا بن لە عراقدا ئەجینە ئەوانی دیکە کە لەسەر دەسەڵات بوون مثلەن باسی ئەم 37 ساڵەکەی لەو 37 ساڵەیە ڕەنگە لایانی کەم ئەگەر بە تەقدیری وەری بگرین لەوانەیە نزیکەی 15 بۆ 20 ساڵی نوری سعید سەرۆکوەسیران بوو لەو کۆمەڵە کابینەی کە تۆ باسی دەکەی ئەگەر بە هەڵە نەچوو بم 6 کابینەیە 14 کابینەی نوری سعید پێچی دەینی کە یەکێک بوو لەو کە یەکێک بووە لەو کارکتەر ئەگەر لە ناو کابینەکان سەرۆکوەزیرانیش نەببی ناو کابینەکان سەرۆکوەزیرانیش نەبی یان وەزیری دەرەوە بۆ یان وەزیری ناوخۆ بوو بەڵێ ینی هەر سوڵتە ینی کار بەدەست و سوڵتە بەدەست بۆ بۆیە یەکێک بۆ لەو کەسانەی کە ڕۆڵی کاریگەری هەبووە لە بەستنەوەی بەرژەوەندەکانی عراق بە بەریتانیا و پاراستنی بەرژەوەندەکانی بەریتانیا لە عراق بەڵێ ئەجا هەر لە سەرەتای سیەکانەوە ئیتر ململانەیەک لە ناو عێراقا دەرەکەوێت ململانەی ئەوانەی کە ئەیانوێ بەرژەوەندەکانی بەریتانیا بپارێزن لەگەڵ ئەوانەی کە مەیلیان بۆ لای ئەڵمانیا هەیە نازم ئەو مەیلەی لە عێراقا بۆ ئەڵمانیا دیسان پەیوەندی بەوە هەیە کە تۆ تەمەشاکە یەکەم جار ئەم فکری ناسیۆنالیزمە لە ڕێی ئیتیحاد و تەرەقیەوە ئەگاتە ئەم منطقی ئێمە دواتر کە نازیزم دێت لە ئەڵمانیا ئەگەر هەڵە نەبم لە 1933 هیتلەر دێتە سەردەسەڵات لە 1933 لە عێراقیش مەلیکغازی دێتە سەر حکوم دوای مەلیکغازیش نازی بوو تەسیراتی فکری عروبەی بەسەرەوەیە ئەوەی کە لە مسرەوە ئاراستە دەکرێت ینی چکە بە هەمان شێوە زۆر دژە بەریتانیا ڕاست هەتا ڕادیۆیەک بە هەدیە وەرەگرێ لە هیتلەر لەم رادیۆ ئیتر کە پێڵێن رادیۆی قەسری ڕێحاب رادیۆی زوهور قەسر زوهور لەیەوە ئیتر باسی عروباکە و باسی وەرگرتنەوەی کوێتەکە و کوێت هی ئێمە و لە بەرەوەی وەختە بەریتانیا شتامانداتە لەسەر بەڵێ دەبێت بماندنەوە و باسی عروبە و باسی دەرکردنی بەریتانیا و ئەم جۆرە باسانە ئیتر دێنە پێشەوە هەر لەژێر کاریگەری ئەوانە شایەجان ئیتر فەوزایەک لە عێراقا دەست پێەکە لە 1936 یەکەم کودەتای سەربازی ئەکرێ لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کودەتایەکە ینی مۆدێلێکی زۆر تازەیە کەس نەیەزانی کودەتا چی ڕاست گۆڕینی حکم لە ڕێی بە زەبری هێزی سەربازی بینیتە ناو پایتەختەوە و ئەمەش یەکەم کەس کە ئەمەی داهێنا کورد بوو ئێستا ئەوەی جعفەر عەسکەری من گومانم هەیە کوردێ بەڵام هی بەکر سەدقی معلومە کە کورد بوو ئەم گوندە بوو ئەوە کاریگەری هەبووە لەسەر عێراق من زۆرم بەلاوە سەیرە بەس گوندی عەسکەرە گوندی عەسکەر وڵی ئەوە ڕەنگە پێویستی بە دراسەیەکی ورتەبی ڕاستەکەی من نامێ شتێک بڵێم کە ئێستا لەسەرم بکەوی لە ڕووی ئەکادیمیەوە ئینسانی ئێمە لە ڕووی ئەکادیمی و کە دێن دراسەیەکەکەین دەبێ ینی ئارگۆمێتمان هەبی بەوەی قسە لەسە دەکەین بەڵام بەرحاڵ ئەگەر تەمەشا بکەین لە مێژووی عێراقدا کۆمەڵێک کارکتەری باش لەم گوندە سەر هەڵەدەن بەڵام ڕەنگە هەر بەشێکیان پەیوەندی بە پاشکۆی ئەوە بیکاوان وەکو پاشگیری ناو بەکار هەندوی چکەوانە بەشی زۆریان خۆ لەو گوندە نەپەروەردە ببوون وەنە لەو گوندەش ڕەنگە لە دایکیش نەبن ئەنی ئەمە شتێکە دەبێ بڵێن بەڵام مەسلەی فکرەی نازیزم و گەشەکردنی لە عێراقدا بەدیدی منەوەیە کە لە 1930ەکان بە پاشەوە جموجۆڵێکی دیکە پەیدا دەبی لە عێراقدا نخبەی خوێندەوار دێن نخبەی خوێندەوار دێن لە ناو ململانەی سیاسیەکاندا ڕۆڵیان دەبی بە تایبەتی ئەو نخبە خوێندەوارەی کە هەندێکیان پاشخانی خوێندنەکانی ئەستەمبۆلیانێ هەندێکیشیان پاشخانی ئەو خوێندنان هەیە کە لە کۆلیژە سەربازیەکانی کە لە عێراقدا تەشکیل بوون لە 28 بە پاشەوە ئەوانە بە دەوروبەری مەلیکغازیەوە بوون و ئەمانە دواتر بوون بە کارکتەر لە ناو سوپای عێراقدا لە بیرمان نەچی ئەوەندە کاریگەریەکانیان زاڵ ببوون هەر بە تەنیا بەسەر برن عەرەبەکانە بەسەر کوردی شاوجودی هەبوو تەنانەت لە ڕسم و وێنەکانی و سەردەمەشا تەمەشایان کە ئاراستەی ستایلی پرچیان ستایلی سمێڵیان بەکرسەتقی خۆش ستایلی سمێڵیان هێشتنەوەی سمێڵیان هەموو ئەوانە ستایلی سەلامکردن لە یەکتریان هەمویان کاریگەریان هەیە لەسەر کاریگەری فکری نازیزمیان بەسەرەوەی تەنانە مەسەرەن بۆ نمونە حیزبێکی وەکو هیوا کە دادەمەزرێخەوە لەژێر تەسیراتی حیزبی کاربۆناری ئیتالیا
بەڵام کۆمەڵی دارکرد دواتر کە دەبێتە حیزبیوە کە ڕەفیق حلمی دەڕوا لە بۆیان ڕۆژانە کە لە ئەوەی دێن بژی سەرۆکی باڵایتر بەم شێوازە هەم سەلامی لێ دەکەن هەمیش بەم شێوازە بە خێراتنی دەکەن کە لە جم و جۆڵە کارکردنەکانی خۆیاندا. بۆیە کاریگەری فکری نازیزم زۆرە لەسەر ئەم بابەتە. ئەوەی کە جێگەی سەرنجە من چیرۆکەچی جوانی مەرحوم معروف خەزنەدان هەیە کە ئەو کاتە قوتابی بووە لە پۆلی وابزانەوە پۆلەکانی کۆتایی قۆناغی سەرەتایی بووە 5 6 سەرەتاییە چیرۆکێک دەجارتەوە بەناوی ئەڵەمان کوردی باسی چیرۆکی یەکێک دەکا کە لە هەولێردا ڕۆژانە وەکو شێت تەعاملی کردیە بەڵام قوتابیەکان و منداڵانی بە دەوروبەری خۆی کۆ کردوتەوە دەستی لە بناجێ داناوە ئەوکە تەلەفۆن دەکات لەگەر سەرۆکیت لەراوی تر سەرۆکیت لەر شتی وای بۆ دەکاو ئەڵمانەکانیش هەوڵی لەو شێوە بابەتیاندا بۆ بگەنەوە ناوچان لەبەرەوەی لە ناوچەکانی ڕۆژڵاتی کوردستان زۆر زاڵ بوون فکری نازیزم زۆر بڵاو بوومنەوە ئەڵمانەکان زۆر لێ وجودیان هەبوو لە تورکیا وجودیان هەبوو و لە کوردستانی عراقدا لە ڕێگەی گەنجێکی هەولێری بەناوی ڕەمزی نافع هەوڵی ئەو بابەتیاندا بگەنەوە ناوچەیە بەڵام هەوڵەکان شکستیان هینە. من لە چەند ساڵی ڕابردوو وابزانم 2012 13 بوو مقابلم لەگەڵ یەکێکی بنەماڵەی حەماغی پشدەری کرد کە مجموعەیەک ئەڵمانی هاتنە منطقەی پشدەر بۆ لێەوە ینی پەیوەندی بکەن بە شێخ محمودەوە کەواتە هەوڵەکەی ڕەمزی نافع کەواتە ینی ئەڵمانەکانیش خۆیان هەوڵیان دەدا لە مەسرەوە ڕادوێکیان دامەزراند بوو لەوێەوە ئاراستەی فکری عەربیان دەکرد بۆیە کە غازی هاتە سەر حکم هەوڵیدا هەندێک شت بکە. عراقدا مەسەلەن بۆ نمونە دەستبڕینی دەسەڵاتی برێن بەریتانیا لە ناوچەکە دوورخستنەوەی هەندێک لەوانەی کە زۆر لە بەرژەوەندی بەریتانیەکان کاریان دەکرد ئەمە سەری بەوە کێشاکە کودەتاکەی ساڵی 1936 ڕوویدا بەڵام بەشێکی لە کودەتاکەش ناکۆچی نێوان کارەکتەرە عسکەریەکان بوون لە ناو خۆیاندا ئەوانی کرد بە دوو جەبهە بۆیە کودەتایەکە کە سەریشی هەڵدا بە یەکەم کودەتا لە ناوچەکان کودەتای عسکەری ناوچەکان ڕۆژڵاتی ناوەڕاستدا دەندرێ بە حکمی ئەوەی کە من بەدیدی منەوە ئەوەیە من بۆی دەچمەوەیە کە بەرنامەکەی وەک پێویست نەبوو بۆیە تەمەنی ئەو حکومەتیشی کە کودەتاکە دایمەزراند جارێک کە تەمەنێکی کورتی هەبوو و ئەمە زمینی بۆ وەرخسان بەریتانیەکان جارێک کە هەوڵ بدەن پێگەی خۆیان لە عراقدا پتەوتر بکەنەوە بەڵام کەمتر تەداخولیان کرد بە بەراورد لەوەی کە لە ساڵی 1940دا ڕوویدا کەمتر تەدەخولیان کرد لەبەرەوەی هەر وەکو جەنابە گوتت پێم وایە فکرێکی زۆر قوڵی لە پشتەوە نەبوو کودەتای بەکر سەدقی دەزانی زۆرتر ململانەی شخصی بوون و پەرچەکردارە مەسەلەن بۆ نمونەیەکێک لە ئەوەکان کە بەشداریەکە ئێستا ناوەکەی منایەتەیە داوای ئیجازە دەکات نەخۆشە دەیە بڕاتە بریتانیا بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی خۆی لەبەرەوەی بەرپرسەکەی سەرەوەی خۆی ئیجازەکەی پێنادای تر دەستە بەرەی دژی و لەگەڵ کودەتاکە وجودی دەبی کەواتە ینی ئەوە نییە بڵێن فکرێکی قوڵ و بەرنمەیەک و پلانێکی باش بۆ بابەتەکە دانراوە بەڵکو بەشێکی پەرچەکردارە و بەشێکی تەسیراتی ئەو فکرە تازەی نازیزم و فکری عروبەیە کە دێتە ئەم ناوچەیە سەر بۆ دەچێشی کودەتاک سەرڵدا و کودەتاکە تەمەنێکی زۆر کورتیە حکومەتەکەشی ناگاتە ئەوەی کە بتانی بەردەوامی پێ بدار لەگەر کوشتنی بەکر سەدقی لە مووسڵ ئیتر هەموو شتەکان یەکلا دەبتەوە. جامە لە حەڵقەی داهاتوو پێم وایە سەکاتەکەمان بەرەو کۆتاییڕۆ لە حەڵقەی داهاتوو هەندێکی تر باسی بەکر سەدقیەکەن چونکە گرنگم باسە مەسەلەی داهێنانی کودەتا لە عێراق ئارچۆنیانی داهێنانێکی باش نەبوو بەڕاستی و بەکر سەدقی خۆشی نمونەیەکی زۆر جوان نەبوو ینی ئێسەکە باسەکرێ ئیستیهتار بە دەوڵەت و داهێنانی جۆرێک لە مۆدێلی بە زۆر لابردنی سەرۆک وەزیران و داهێنانی کەسێکی تر و دێنەوە سەر ئەم باسە لە حەڵقەی داهاتووە ئەم باسە و مەسەلەی شەپۆلە دژە بەریتانیایی کە لە عێراقا لە ژێر کاریگەری ئەڵمانەکان خەریک بۆ پەرێسند کاتەکەمان تەواو بوو تا حەڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش.